ئاسان لێ بووە. ئازیزانم میوارەتان باش خۆشحاڵم ئەمڕۆ لە بەرنامەیەکی نوێ بەرنامەیەکی تایبەت ئەم بەرنامانە تایبەتن لەبەرەوەی کە کەسانێک بەسەرەکەینەوە چەند گروپ و چەند کەسێکی هونەری کەسایەتی دیار بەسەرەکەینەوە کە ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە خزمەتکردنی هونەر و ڕەوتی هونەری ڕەسەن و کوردی و فۆلکلۆری و میلی لەم دەبەرەیە یا لە کوردستانە بەگشتی ئەمڕۆ بەرنامە تایبەتەکەمان میوانداری تیپی مۆسیقای فۆلکلۆری کوردمان کردووە بە تایبەتتر کاک سەباحی سەنتور سەرپەرشیاری گروپە کە بەڕاستی بەهۆی کە لە تاراوگەشی هەرچەنە هەردا نەبراوە هەموو ساڵێک ئەگەر هاتبێتەوە لێرە جێگەدەستی هەر دیارە و تا ئێستا هەر بەردەوامە لە خزمەت لەگەڵ ئەم میوانە خۆشەویستانەی کە کۆمەڵی هونەرمەندی دەست و پەنجەڕەنگینن هەمویان تایبەتمەندیان بە هونەری ڕەسەن و هونەری فۆلکلۆری کوردیەوە هەیە ئەم گروپە جوانارە وتان بەخێر بێن سەرەتا ڕوودەم مەکەمە کاک سەباحی سەنتور بە تایبەتتر بە خێراتنیەوەکەم بەخێر بێ کاک سەباحجیان. سپاس کاکە جەزاجیان، سپاس بە هەموو سپاس بۆی بەڕێز. زۆر سپاس کاکە سەباحجانەکەم و هەروەها لەگەڵ کاک سەباحە مامۆستا عەبدوڵای کەریمی مامۆستای ناوداری ژەنیاری جوێزە و زەڕب کە و بە زەربیش هەر کەسێکی زۆر بەتوانایە و لە هەموو کوردستانە لە ڕۆژهەڵات و لە باشووریش کەسێکی دیارە جێگە پەنجەی دیارە سەرپەرشتی چەندین گروپی کردووەش لێرە لە کوردستان و پێم وابێت کاک سەباح بۆ ئەم سەفەرش یەگەر سەفەر بکاتەوە چەند حەزەکەی نامانەبێت دیسان و ئەرشێکی تر ویستە مامۆستا عەبدوڵایە ئەسپێرێک کە ئامانەتی تیپی فۆلکلۆرە کە ماوەیە گەشەی پێبات ئەوەی من بیستومە دوای خۆیان باسی بکەن کاکە ڕەحیمی باڵەبانیە خوا بەخێر بێ هونەرمەندی دیێرین و دەنگخۆش و دەنگزوڵال کاک ئەحمەد دەروێژ خوا بەخێر بێ کاک ئەحمەدجان کاک ئەحمەدەوە هەر لەگەڵ کاک سەباحە لە چەندین وێزگەکانی تیپی فۆلکلۆرە بەشدار بووە کاکە بەختیار ژەنیاری باڵەبان و زۆرناو دەف و زەڕب بەخێر بێ کاک بەختیارجان. کاک سەباحجان ئەمڕۆ بۆ مەبەستێکی زۆر تایبەت تر کۆبوونێتەوە بەدەلەوەی کە هەندێک گۆرانی مۆسیقا پێشکەشەکەی ئەمڕۆ لێرە وام بەنامەیە ڕاستەخۆ پێشکەشەکرێ حەزەکەم ڕێیەوەشی تیا بێ ئەو ئامانجی کە ئێمە ئەمڕۆ ئامانجێکی پیرۆزە ئەم بەنامەی تیا پێشکەشەکەین لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی ڕادیۆی گەڕیان کە لەسەر شاشەکە کاگرەباز بۆتان نمایشەکات و هەروە خۆشم بۆتان نەخوێنمەوە 1970 471 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی 1970 891 75 کە وەتساپی لەسرە ژمارە مۆبایلی کۆڕەک 1950 85 ئەتوانن بەشدار بن لەگەڵمانە ئێمە ئەمڕۆ بۆ مەبەستێک کۆبوونیتەوە بەرهەمەکانی تیپی فۆلکلۆرە کە دیارە ئێستا دوو ئەلبومە پێما بێ ئامادەیە ئەمەیە کاک سەباح خۆی باسی بکە و ئامانجیان چیە لەم ئەلبومە و بۆ چ مەبەستی ئەم ئەلبومانە بڵاوە کردێتەوە لەم کاتەیە. کاکە جەزاجیان سپاس دەکەم سپاسی هاوڕێکانەکەم کە ئەمڕۆ کۆبوونەوە لەگەڵ ماو هاوکارن و خۆ دەزانیت تۆزە زەحمەت ئێستا کۆبوونەوە لەگەڵ برادەرانە و تیپەوە بەڵام خۆشبەختانە لەگەڵ هەر کامیشیان قسەم کردووە وشەی نەئیتیانە بۆ هەمووی هاتوون و پرۆڤەمان کردو بە تایبەتی مامۆستا بەڕێزا کە بەڕاستی ماندووە
وەڵگەڵ ئەو هاوڕێیانم و کاگەحمە و کاگڕەحیم و کاک بەختیار. بەڕاستی ئەمڕۆ من زۆرم پێخۆش بوو ئەم سێدەیە کە بڵاو بۆ ئێمە پێش هەفتەیەک ئەمەمان 2 هەفتەیەکە بێت ئەمەمان بڵاو کردەوە بەهار هونەرە ڕەسەنی کوردی لە هەورامان. طبعا ئەمە بریتە لە 5 گۆرانی بێش بەشدارن لەمەیە، بەڵام ئەوەی کە زۆر ئێستا زەڕورە باسی بکەین هونەرمەندی ئازیزمان خوا لێ خۆش بوو شەهید جوان ڕۆیە دەورێکی باڵایی لەم ئەلبومە هەیە بەڕاستی. اینجا شێوازی ئەلبومەکە بەڕاستی لەوانی کە ناچێت دانی ئێمەشمان زۆر کردووە نزیکی 10-15 ئەلبوممان هەیە ئێمە لە ساڵی 94ەوە، بەڵام ئەم ئەلبومە پێم وایە زۆر فەرقی هەیە لە ژەنینی ئامێرەکانە و بە تایبەتی ئامێری باڵەبان. سۆڵی زۆر جوانی تاریاوە. حەزم کرد ئێمە ئەمڕۆ کە کۆبووینەتەوە کە باسی ئەو بکەینم ئەلبومە ئەمانوێ بیفرۆشین و داهاتەکەی بۆ کاکە جوان ڕۆ بێ. بەڵێ من حەزەکەم باشی و چالاکی ئەو ژەنیار و ژەنینانی کە کردوێتی نەگەن لەگەڵتی پێمە، چونکە ئەو هاوکاری زۆربەی تیپەکان بۆ بەڕاستی ڕاست ئەندامیتی بێمەوە، بەڵام ئێمە قەت ڕێگری نەبووین لەوەی ئەو جا بێژگە لەوەشی من لەسەر بابەتەکان قساکەم بەس حەزەکەم هەمووی بەسێرێکەوە نەبێ بۆەوەی مەجال بەم بە برادەرانیش مەجال بەم بە برادەرانیش چونکە هاوکاری هەمویان بووە لەگەڵ ئەمانە. بۆ نمونە لەگەڵ کاگەحما لەوانەیە سەدان شەوی هەبوو بێ، لەگەڵ کاگڕەحیما دانیشت بێتن باسی باڵەبانیان کرد بێ. ئەم باڵەبانە بۆچی من قەنەعەتمێ چونکە کە کاتێکیش دەستی کرد بە باڵەبان ئێمە زۆر دانیشین باسی ئەومانە کرد. ئەم باڵەبانە بۆ تۆنەکەی وایە ئەبێت چی بکەین تۆنی بەرزکەین، ئەبێت چی بکەین تۆنی زمکە چی دروستکەین. تەمان دروستمانە کرد بۆ لای دەرتاشەکان لە تۆڕنەچیەکان. من ئەم شەو ینی ئەم ئێوارە کە دانیشتین بۆ ئەمێ باسی زیاتر لەوەش بکەین کە ئەم سێدەیە لێرە بە تایبەتی لێرە ئەواکرێت ئەفرۆشرێت لای ئێوەی بەڕێز و هەنێکشمان لە دەرەوە داناوە، بەڵام ئێرە باشترین شوێنە بۆ ئەوەی ئەو شتە کۆ بێتەوە لای بەڕێستان و دوای بدرێتە خەری منەوەی بە شێوەیەکتە بیگەێنم خەجاڵەتم ناوڕێکی بچووک لە تۆ وەرەگرم. ئەم سیدیە لێرە لە ڕادیۆی گەڕێنە فرۆشتێت و داهاتەکەی پێشکەشەکەین بە ڕۆحی پاشی جوانڕۆ و خانەوادەکەی. هیوادارم ئەو کەسانی کە هونەری کوردیان خۆشەیە، ئەوانی کە بەخەمەوەن بۆ کۆچی دوایی ئەو هونەرمەندە هەمویان هاوبەش بن لەوەی کەوا بتوانین بە شێوەی لە شێوەکەن نرخەیەک بە ئۆسیدەدانی کە جوانڕۆ ڕۆڵێکی گرنگی تیابینەوە لەگەڵ کاک سەباح کاڵۆسێکی زۆر جوانەوە. زۆر سپاس دەکەم. سپاس. وەڵام من حەزەکەم کاگەحمەش تۆزە لەسەرەوە باس ئەگەر کاک جوانڕۆ لەو زەمانەیە چۆن لەگەڵ تا هاتووە، یعنی مەسەلەی کۆبوونەوەکان ئێوارانیشی زۆرتان بێ کۆ بردوۆتە سەر. پێشەکی سڵاو بۆ ئێوەی بەڕێز و بۆ هەموو بینەرە خۆشەویستەکان. جوانەمەرگ دیارە هاوڕێی هەر هەمومان بووە، جگەرەوەی کە هاوڕێمان بووە هاوپی شەشمان بووە. ئێمە تەنەها ئێوارە زۆربەی ئێوارەکان و کاتەکان چوونێتە دەرەوە بۆ دانیشتنی شەو ئاهەنگ و لە هەموو چوونی تۆژەکان بەشداریمان کردووە، بەڵام ئەو شوێنەی جوانەمەرگ کە ڕوومان تێکردووە و باڵەبانی ژەنیوە بەڕاستی تر هەمووی بە گەورە و بچووک هەموو چین و توێژەکانەوە جێوێکی خۆشی بۆ قوڵقانون مۆسیقایەکی خۆشی پێشکەش کردووە. کەسێکی بەتوانە بوو بەڕاستی، کەسێکی بوو تا ئێسێمە هیچ گرفتێکمان نەبوو، بڕوا ناکەم هیچ کێشەیەکی لەگەڵ هونەرمەندانە بە تایبەتی هاوکاری زۆری هونەرمەندان بوو. هەزار ڕەحمەتی لێوێ بەداخەوە. وەڵی دەستخۆش بێ سپاس بۆ وەفاداریتان ئێوەکو هونەرمەندان. بەڵام من لێرەوە مە یەکشتی تر ئاگدار بکەمەوەکەوە من ڕۆژی تقریبا 2 ڕۆژ پێش ئێستا لەگەڵ مەحامیەکەی پارێزەرەکەی قسەم کردووە کە پارێزەرێکی خۆبەخشە دوایین وادەمان تقریبا ئەم هەفتەیە ئایندەیە ئەبێت ئەو تاوانبارانە بگیرێن، ئەبێ ئەو تاوانبارانە ڕادستی دادگا بکرێن لە هەست پلە و پۆستەکە بن. ئەگەر نا ئێمە هەڵوێستی زۆر توانماندانەوە لە بەردەمی دادگا گردبوونەوە چەندین چالاکی مەدەنی بە هەموو شێوازێک ئێمە دەنگی خۆمان نەگەێنین بە دەسەڵاتداران کە پێویستە ئەو تاوانبارانە سزای خۆیان بگەن. ئەوەی کە باڵەبانێکیان شەهید کرد، ئەوەی شەمشاڵەکەی قالەمەڕیان بۆ هەتایەکی بکردەوە.
ئەڵەن چی بەرەمە پێشکەین ئەمڕۆ ئامادە کردەوە کاگەحمە ئامادەکردی کە من دڵنیا مەگەر خۆشە خوارێ خۆش و خۆشی لە ژیانە بووە ئەو تەنها ڕۆحی بە مۆسیقا ئاسوودا بوو و هەموو کاتێکیش هەر بەو شێوەیە بوو. من دخلت يستالكي رجاني خود جنوبتي برئكي يستالكي رجاني خود جنوبتي برئكي يستالكي جنتنا خانك وانو يدلم سنا خانك وانو يدلم يا بردوام بتنياي لقى الخموخ يا پەیوەندی بکەن بە ژمارە موبایلی 1970 155 95 87. رادیۆی ملی گەڕیان بانگی هەمووانە. بۆ ڕیکلامکردن لە رادیۆی ملی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە موبایلی 1970 155 95 87. رادیۆی گەڕیان چریکێک
لە ڕەسەنایەتی لە ڕەسەنایەتی Hello? Hello, Thies? Hello, 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 hello. گەر دەتەوێ گوێ لە گۆرانی و ئاواز و مۆسیقای فۆلکلۆری کوردی بگری ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە Yine estağlekün Rojani khod çonu bachini barre akay estağlekün Cenetine khanak wan widlan يا بردوام بتنياي لقى الخموخ يا أدمي يستاهلك جنتات ودوري من بنادم
تا دوری من ینازم چون نترسم لکاتێکدا من بەدەستی خۆشەویستی مەرەنگازم ئەیدا دەیدا دەیدا ئەیا ئەوارە ئای زۆر زۆر ڕۆیشتی ئاوا دەستم وەبەر زۆر زۆر ڕۆیشتی ئاوا دەستم وەبەر دۆست و یارانت هەمووی غەمبار کرد دۆست و یارانت هەمووی غەمبار کرد ئەوە کۆتەکەی دەڕۆی بۆ سەفەر ئەوە کۆتەکەی دەڕۆی بۆ سەفەر ئیتر نایبینین تا ڕۆژی مەسەر ئیتر نایبینین تا ڕۆژی مەسەر کردی جێگەی دۆزەق دێ کێوای لێ کردی جێگەی دۆزەق دێ ئەوە کۆچەکەی دەڕۆی بۆ سەفەر ئەوە کۆچەکەی دەڕۆی بۆ سەفەر ئیتر نایبینین تا ڕۆژی مەسەر ئیتر نایبینین تا ڕۆژی مەسەر بدكاران ومستان بي يا أخوة بدكاران ومستان بي كنت دحان دقاي فوسان بي كنت دحان دقاي فوسان بي أما كنت تذكر راسي بوسافر أما كنت تذكر راسي بوسافر يترنا دين ترولي مفر يترنا دين ترولي مفر يترنا دين يخاكم مفر دەستان خۆش بێ دەستان خۆش بێ سپاس بۆ کاک ئەحمەد دەنگە خۆش بێ کاک ئەحمەد زۆر سپاس دەستی ئەوەش خۆش بێجە ئەمێ ئاماژەیە بە شتێ بم تێکستی مقامەکەی هینی مامۆستا تای حاجی محمود شاعیرە بە دەستی خۆش دەستە خۆش بێ دەستی دەمی تۆش خۆش بێ دەنگی تۆش خۆش بەڵام تۆ لێرە ئێستا لە مەشیوان چکە وەکو شەهاب دایمە شێتی کردو مدمینی کردوم لەسەر گۆرانیە کەڵێ ئەوە کۆچەکە دازیێت تۆ ئەوە کردی بە شعرەکە گۆڕی بۆ ینی بۆی ئەوە پێ نەڵێ ئەخوا بە زەربی شۆ بێ چکە داواکاری شۆشمانەیە ئەوە لە هەموو شوێنێکا کە سەوا بووە بە ئەو گۆرانی پێڵێن چکە بەڕاستی خۆشێڵێت نەک بڵم بەڕێوەی خۆی یاخوا دەنگی خۆش بێ وەڵی کاک ئەحمەد ئەوانە بەڕاستی ئەو دەنگە ڕستە دەنگی خوانیە دەنگی ئێمە ئەبێ ئەگای لە دەنگی بێ بەڕاستی ئێمە پێویستمان بۆ ئاوازانەیە پێویستمان بۆ دەنگە خۆشانەیە ئێمە ئەو باڵەبانی دووەمی ئێمە بەڕاستی دایما ئەو واقعی باڵەبانمانەیە بەڵام ئەو تۆنە جوانانە ئەو کاک ئەحمەد و کاک ڕزگار لەو بابەتانە ئەم بەڕاستی زۆر کەمە نەبێ زۆر ئاگادار بن
لە ڕاستیە وەسپی ڕوبەڕوو خۆش نییە ئەوان سیمبولی هوەری میلین لەم شارێ هەر خۆی خانەوادەکەی ئەوەیە لە باوانەوە تاوانەوەکەم بیستمە باوکی ڕەحمەتیشیان هەر وەکو دەروێشێکی دەنگخۆش ینی بەڕاستی پێشڕەون لە هوەری میلیەوە جەنابشکای سەڵات بنەمەیە بە بیسەران و بینەرانی ڕادیۆی گەڕیان بڵێم پێش ڕاپەڕین کاک سەباح ئەو کەسێکە خۆی سنتورەکەشی دروستەکە وەکو ئێستانی ئەو سنتور بە ئاسانی بێتە بەردەست و بە ئارەزوو خۆت هەڵی بژێری کام مارکەی باشە و کامی زۆر چاک دروست کراوە لە هەموو وڵاتەیە ئەگە سنتوری عێراقیە بۆ حەزمێکی گەورەی هەبوو باوەڕتانە بێت تەلەکانی نەسبکردی خۆی لە خۆیە شەڕێک بوو بۆ خۆی تەلەکانی نازم تەلی چی بوو ئەگەر کاک سەباح خۆی باسی باو سەردەما زۆر جا من بیریمە تەلی سەردەمانێک تەنان تەلی سی مێڵغامیان هێنا بۆ سازش بۆ لای منێمە دوکانار بوو نەردووکان من و کاک سەباح بە هەتیتە ڕایانێکیشیان کرد بە تەلی ساز و تەلی سنتور ئەو شتانە لەبەرەوە ئەم کوڕە کۆڵنێرە ئەو کەسەیە کە داهێنەری ئەم جۆرە ستایلێ لە سێمانیایی هوەری میلی بە خۆی و سنتور و باڵەبان و زەڕ بوو لە پێش ڕاپەڕین شاکری پیان هەیە و دوای ڕاپەڕینش ئەمان بوون بە پێشڕەوی هوەری میلی لە شارەکەیە کە شانازین بۆ ئێمە ئەسا خۆشی دەکەین کە لە هەموو ڕێک و خزمەتی هوەری کردو و خزمەتی هوەر چەندین هوەرمەند دەستە دەستیەوە پێگەیشتووە من کە پێگەیشتووە کاک سەباح خۆی هاوکارێکی باشی بووە و هەمان شێوە کاک جەزایش بە هەمان شێوە گرنگەوەی ئەمە هەمومان هاوکاری یەکتری بین مە هەمومان بەیەکەوە جوانین بە بینەرەوە جوانین ئەوەی کە بتوانین وەک هوەرێکی میلی وەک هوەرێکی جوان بتوانین پێشکەشی بکەین خزمەتی خەڵکەکەی خۆمان بکەین خزمەتی نەتەوەکەمان بکەین من ئەڵێم هوەری ڕاستەقینە ئەو هوەرەیە کامێنێتەوە ئیتر ئەو شێوازە میلیە کلاسیکە کەلەپورە کەلتورە ئێمە مهم ئەوەیە کە شتێکەکەین پەشیمان نەبینێ یعنی دایمە کە دەسەینە کارێک ئێمە بەڕاستی نابێت پەشیمان بیت چونکە تۆ کردوتە ئەو شتە جا پێشەوەی بیکی تۆ مەحاولە بکە بیری لێ بکەرەوە شتێکی جوان پێشکەش بکەن ئێستا بۆ نمونە هەر دانیشتەکەی ئەمڕۆمان ئێمە ئاوازەکان هەمووی هەیە کارەکان هەمووی هەیە بەستەنە ئێمە ڕێکمان خست ڕێخستنەکەش هەمووی سعادە 2 سعاتێ یعنی هیچی تیانەیە کە تۆ دانیشیت خۆت ئامادەکەی بۆ کارێکی جوان زۆر ڕاستە بۆی پەشیمان نەبی دوای چیت کردووە بەڵام ڕاستە سعاتە 2 سعاتە بەڵام ئەوەی کە من دەڵێم ئەوەی کە من دەڵێم ئێوەی هوەرمەندی ئەوانەی بڵم خۆنەویست خۆمان هەموو ئەزین بەچێتە بەرچاو وەکو ئەو گروپێک کە ناو تایتانی کابوون کە تایتانی خەریب و نقمە بوو ئەو کەشتیە بە هەموو سەرنشینەکانەوە هەمووی بێهیوە ڕووخاو بەڵام ئێوە تا دەم کاتەیە ئەسا فەرمو سەیری ئێستا سلێمانی بکەن سەیرم بارودۆخەنە هەموارەکە گرانی بنزین و گرانی هەموو شتێک و نەهامەتی و کۆرۆنا و مردن و ژیانێکی ناتاڵ و ناخۆش هاوڕێکمانەوە تیا چووە هەتا ئێستا خوێنی دیارنی و بە کوژەکان دیارین بەڵام ئێمە هەر کۆڵ نین یعنی ئەوە کاتی خۆی کە تۆ ئەو هوەرە کە دوای ڕاپەڕین ڕۆژانێک بۆ شەڕی ناوخۆ بۆ نەهامەتی بۆ دەربەدەری بۆ ئاوارەی بۆ گەڕاوینێتەوە ڕەوەکە بۆ بەڵام هەر نەوەستاونەوە نەوەستاونەوە خۆی جوانەکان لەوەیە کە ئێوەی هوەرمەند بەڕاستی جێگەدەستان دیارە دەستان خۆش بێت سپاسەکەن کار جەزا ئێمە بەڕاستی هەروە پەروەردە بووین کە چۆن خۆمان پەروەردە کراینە بێ ئێمە بەرامبەرەکانمان پەروەردە بکەین و لە دوای ئێمە جیلی ئێمە شتە باشەکان ببینن هینتیانە بڵین ئێمە شتی ناشتینمان نەکردو یا کارێکی هەڵەمان نەکردو هەم کەس کاری ینی لەوانی من گۆرانێکم کرد بێ خەڵک هەرێکسەر لایە بەگە لەسەر تەلەڤیزیۆن بێ یا ڕادیۆ بێ یەکسەری گۆڕێ ئەنی شەرت نییە لا گوێ لە من بگرێ بەڵام میتر ئێمە بەپی پێویست و بەپی توانای خۆمان بەپی ئەو ئیمکانیەتی هەمانە تا کاری جوان بکەین باشترە بۆ ئێمە من لای خۆمەوە هەموو کاتێ پێزانینی زۆرم هەیە بۆ هەوڵەکانی تۆ گروپی فۆلکلۆر ینی چەند جایتر باسی بکەم هێشتا کەمە کە تیپی مۆسیقای فۆلکلۆر تازە لە ناو ڕافەکانی مێژووی هوەری شاری سلێمانی کوردستانە جێگەیەکی تایبەتان گرتووە کە جێگەی شانازیە بۆنێتەوە کە من دەستپۆشیتان یەکەم و ئەم گروپە جوانەش ئەمڕۆ ئەم مۆسیقیە بەتوانە و خۆشەویستانە بینەوە سەبە سیدیەکە حەزەکەم لەم سیدیە کە تەبان ئەو ئیشی زۆر کردووە کاک جوانڕۆ بەڵام لەم هینە 5 گۆرانی بێژن ئەم سیدیە چەند بێژەن جەزایە 4 گۆرانی فۆلکلۆری سلێمانیە بۆمان لێگاوە ئەوەی کان پێشڕۆ هەورامیە گۆرانی دووەم گۆرانی سێهم نازیلێ هی مەریوان سەراویە لەرزانە هی سیروان لەهۆنیە هۆلێلی هی بەرۆز بتوێت طبعا ئەم گۆرانیانە هەمووی دوو سێسێ گۆرانەکان لێک درا میکس کران طبعا بەڕاستی زۆر لە عسفە باشەکانی سلێمانی شەوانی کەلەتی فۆلکلۆران
هەروانە عزفیان کرد 1-2 میلیۆنیشمانەیە لە تۆمارکردنی دانکە ئەو جایکێ لە شتەمویمەکان سامانتا تۆماری کردووە دەستی خۆش کاک ڕێبار عەلا ماسرینی کردووە ئێتر تەبعکەشمان بەڕاستی لێرە لای ئارۆ کردووە هیوادارم ئەو کەسانی کە گوێگرە بن پێم خۆشە تەلەفۆنش تیشی و ئەزەم لەسەر ئەگەر هەج ڕەخنی چیانە بێ هەج ئەوە بێ بەڵام باشەکەی لەوایە ئێمەم کارانی کردومانە تازە ون نابێت نزیشی 20 گۆرانیە ون نابن بەڕاستی مۆسیقای جوانی بۆ کراوە هیلاکبوونێکی زۆری لەگەڵ تقریبان بە 3 ساڵ تۆمار کراوە هیوادارم هاوڕێیان جوان لێبێ و ئێمە وازام 2 گۆرانیشمان لێ کلیپ کردووی چەندهینی بێژەنە ئەوەی کەشانهینی پێشڕەوە ئەوانە جوان ڕوویتەوە بە ڕەحمەت بێ هەمووی لە کلیپەکەی بەداخەوە بەس پێڕانەگەشت لەوانی تریشە ڕەنگە لە داهاتوە ئەنەش کلیپ کرا ئەوی تیا بۆیە وڵای من یەک هینی کە ئەزانی کە ڕوویە من کە پێش 3 مانگنەوە پێش کە هاتمەوە 2 مانگنی و 3 مانگنەوە پێش کاتمەوە تەلەفۆنم بۆ کاک جوانڕۆ کردم کاک جوانڕۆ گۆرانیەکمانەیە بۆ کاک شوان میرە یەکسەر فەقیرە نیو سەعاتینە بە باوەڕ کە هاتەوە ئەنجا ستۆدیۆم بۆ بلە ماڵەوە لە ستۆدیۆکە تۆمارمان کرد و هەتا لە قتێکی بچووکیش کاک شوان لە کاتی تۆمارکردنا تەسویری کردووە طبعا سەر گۆرانیەکە تاوە بۆ ئاخر مادە لە لای منە ئاخر گۆرانی باسی کوێستان ئەو لە قتەیەتوانێت لە کلیپەکەی بەکاربێن ئەو لە قتەی لای کاک شوان توانێت لە هەچ کلیپێکی کابێ کاک شوان ئەو لە قتەکە خۆی بەدەستی خۆیەتی ئینەکە زۆر میوە ئەومان کرد و گۆرانەکەشمان تاو کرد و تۆمار کراوە یاخوا کەس ئەو شتە بەسەری نێت و کە ڕوونە لە کابێت جارێکتر باسیێواکەین ئەوانی کە هونەی ڕستنیان خۆشێ بەداخن بۆ کۆچی دوای جۆڕۆ ئەتوانن بەکڕی نیەشێک لەو ئەلبومانە ڕۆحی و شاد بکەن دڵنیاتانەکەم ئەوە هاوکارێکی باشە بێ زۆر سپاسی کاک سەباح و هاوڕێکان یەکەم کاکە بۆتان ئەحمەد کوڕی کاک ئەحمەدی خۆشەویست ئەڵێ دەستان خۆش بێ سەوتە نەرزێ باوە گیان ماریو عەبدوڵڵا بەخێر بێتەوە دەنگی کە ڕەسەن و زۆر جوان بوو ئەحمەد گۆران ئەوە هەر دایمە بایەخێکی زۆر گرنگ بە کاک ئەحمەوەیە لە پەیچەکە و لە ئەکاونتەکانی خۆی دڵ و گوڵی نردووە ماریو عەبدوڵڵا دەست خۆش کاک زەجان سپاس دەکەم مەجید زیرەک هونەرمەندی دێرن و دەنگخۆشی گەرمیان و کەلارە ڕەستا و دەنگی ڕەسەنی کوردی کاک ئەحمەد دەروێش زۆر سپاسیانەکەم سپاس بۆم لای چینە لای بەرهەمێکتر ئازان نا زۆر منی شەرخۆم وام دانابوو ئەوان تۆ
دەست و پەنجەتان گوڵ بگرێ دەستان خۆش بێت ئەی هەوار لەو خامە ئەخامی و میلۆدیە چەند خۆشە و ئەو ئامێرانش جاریا بیرەکەمەوە ئەڵم خۆیان جانەمە خاوەنی ئەو هونەرە جوانین سی چەند ڕاستی ئاسوودەیە بەخشێ بە ڕۆحمان دەستان خۆش بێ من کاتی خۆی لەگەڵ مامۆستا عوسمانە حەزەکەم هەم کاتێ باسی و مامۆستا بەڕێزە بکەم کە ئەو دووداریە دەستی من و فێری مۆسیقای کردم مامۆستا عوسمان محەممەد ساڵح بەڕاستی مامۆستا عوسمان حمامین فێرکەری دەیانی وەکو من بۆ مامۆستا عوسمانی چەلۆ بەڵێ ئەو پیاوە جوانە من حەزەکەم هەموو کاتێک ئەو وەک نمونە بێنەوە وەک مامۆسایەک وەک باوچێک وەک برایکی گەورە زەنای محەموو هەژار یەکێکە لەوانە سەرسپی یەکێکە لەوانە سەراحەت من ئێمە زۆرین بەڵام سە زۆریان وازانێنەوە بەس عاسبە باشەکان سۆرانی جەلال عەزیز یعنی ئەوانە عاسفەکان بڵێم بەڕاستی بە پەنجەی دەستەش بێن هەمووشیان ئێستا تەلیفەکان ئاوازدانێن یعنی سەرۆکی بەشن وەکو مۆزیک ئەو مامۆستا گەورەیە من دایمە بەڕێزەوە سەیریەکەم نمونەیە یعنی نازانم چۆن باسی بکەم بڵێم ئەم پیاوە چۆن ئەم تەمان هەر ئەو مامۆسایە لە سلێمانی هاوڕەکانی ئەویش ئەینەن ئێمە چەندەهای وەکوێمان پێگەیان وەکو مامۆستا سەلاح مامۆستا دلێر ئیبراهیم مامۆستا نامدار مامۆستا فەڕەنسیز مامۆستا خەلید مامۆستا ئەنۆ خەرداخی یعنی زۆر ئێستا ئەوەی کە تۆی بینیت و سەرپەرشتیارە خوێندکارەکانی ئەوانن زۆر ڕاستەما کاک سەڵاجان ئەوانە کە تۆ باسێک هەموو شانازین بۆ هونەر بەڕاستی هەموو جێگە دەستیان دیارە هەموو کەسانی زۆر زۆر بۆ نەژوەستاون مەسەن بۆ نە کاک بەختیار لەم ساڵانی دوایە جارێکتر ڕاحی کردەوە بەری ئۆکردێنە بەڕاستی ئەوە هەر خۆی تازەی باو کردەوە لەم فکرەیە لە یەک دوو ێزگەی ژیانمان پێشەوەی ئەو کاتە تیپی فۆلکلۆریش دروستکەی تیپێکی ترە هەبوو میلی نەورۆز بوو قەندیل بوو لەوەیە من هاتم ماوەیە گەندام بووم بۆ دوایش کە یەکەم سەفەرەکەت ماوەیەکیش تیپی فۆلکلۆر من حتا کە لە غیابی خۆتە یەکەم چالاشیمان کرد ئەوەی چلەی ماملێ بوو من لەگەڵ تاهاوکار هەمین بینی ینی ئێمەمانە تاواکەریکی من نەیەڵین هەچ کاتە تۆ پێویستێ بە ئێمە هەبوو بێت و ئێمەژەوە تا پێویستمان بە تۆ بێ مهمەوەی لەم شارەیە هونەرمەندانەوەی باشە هونەری خاصم هونەرە ڕاستانە فۆلکلۆرەکەی ئەوانی تریشە ڕێزیان هەیە بەتای من حەزەکەم یەکشتی کەش بڵێم کاگرێزا وەکو بە ڕێزانێک کێساوە دانیشتون لەمان و عەسفەکەن بە تایبەتی کاگڕەحیم و ئەو کاک بەختیار ئەنی جارێ خۆڕستکە خۆ لە مامۆستایان هەیە مەگە پرسیار بکەن خۆڕستکە خۆی بۆ خۆی فێری پێ عادەت بووە ئەم بە ڕێزە و باڵەبانە جوانە لێە وڵی کە منەوە دوزەلێکی خۆشی من حەزمەگر بینێ من چکە باسی کرد ئێمە لە هەفتەی پێشوە کە باسی سێدێکەمان کرد وتی هێن بەس نازم ئەم ڕۆژ بە پەلە بوو فەقیرە ئێمە هاتوینەت ئێرە تەلەفۆنمان بۆ مامۆستا توانێتی دووزەلە ئاوەتەی مۆسیقا بکەنی هەیە هەر جاران خۆزانی دووزەلە وا باوە کە بە تاکژان هەر لەگەڵ زەربێکە بەڵام ئەم ئەتوانێت لەگەڵ ئامێرەکانی شەبی گوندێ لەگەڵ ئێم لەگە گروپە بکانینەوە شەش بکەینەمەش هەرچەنە کاتی خۆی بەڕەحمەت بێ مامۆستای گەورەمان مامۆستا ولێ میحەنە تەنانەی و سازیش بۆ گروپ نابێت چەندی مناقەشە ینی ئەو لەگەڵا بۆی باڵەبان مستەحیلە ئەو چۆن ئەمەنە ئەکادیمی بوو لەوانە کاک ساڵح بزانێ ئەو هینەکانی خوێندەوە مەسەرەن هێرت زەگان 444 کۆما 443 خوێندەوە بە جوێچکەی یعنی یەک تۆ زود نەبووی و مستەحیلە نابێت یعنی هەر نەبووە نابێت بۆ گروپ وای کاک سەڵح تۆ ژانێ بۆ سەتور وای ناوت نێ و نابێت نەوەڵە تۆزێ بێزار بوو بە تەلەکان چون ئەمە پیانۆ وایە میش سەندور ئەمە پیانۆ مامۆستایی بە هیچ شێوە ناگونجەوی باڵەبان مەسەرەن ئەو شانە بچینە لای بەرهەمێکتە بەس من یەک دوو بۆمێ دەخەونەوە تایوە تەکبیرەکەن ئەحمەد گۆران جارێک کرا لە بەرنامەیەکی زۆر جوانە دەست خۆش بۆتان ئەحمەد دەڵە شازە زۆر دەستان خۆش بێ کاکە بۆتانی هاوڕێ خەراجیانی هاوڕێی برادری هاوڕێ دێرینمان هاوڕێ برای کاکاوبەش سڵاوی نادۆ مەجید زیرەک کاکە عەلی قەڵە و هاوڕێی کاک ئەحمەد تاجید هاوڕێی منیشە سڵاو ڕێز بۆ ئێوەی گۆڵ ئەچینە لای گۆرانی تری ئەحمەد دەروێشی دەنگخۆش میران قەرەداغی ئەو چاوانی ماچەکەمێ ژەندەرمەندێکی زۆر خۆشەویستە پەیوەندیمانەیە بەڵە باشە ئەگە یارمەتیمان بن بۆی دەستۆ خەدەمێتەوە ئەحمەد خۆشناوەتیمان لەگەڵای لاولێرەوە ئەو بەڕێوەبەری پیجمان و ڕێخەری بەرنامەکانمان و دیزاینەر و پەیامنێری خۆبەخش و یعنی بەڕاستی زۆر دڵسۆزە بۆمان لاولێری پایتەختەوە کاک ئەحمەد جان سڵاو ڕێز بۆ تۆ گیانەکە سڵاو لێ مامە جانم کاتتان باش سڵاو ڕێز بۆ تۆی گوڵ کاک ئەحمەد جان چاو ماچەکەم دەرودانی تۆ دەکەم بۆ بەرنامەیە بێیتم هەیە
وڵا گلەیتی لە بەڕی بەرنامە ناکاوەکانە هەڵێ لە ناکاو ئارێ بەخوا من تازە سەیرم کرد ناو پاز بۆ سەیرەکەم وەڵا بەرنامەیە ناڵم کاک ئەحمەدجان بەرنامەکانی من بۆی نووسیمە بەرنامەی تایبەتیتر ناوەکەشمان لابرد حەزەکەی نووسین بەرنامەی کتوپڕ یا لە ناکاو کاکە نەهای سایتەکانی ترکاونسن نەها ئەو ناوسکی بەرەبێتەوە لە ترسایە ئەڵە شتی ڕوویاوەیە شێکوژەوەی حاڵاسی کارە بەزەوی من نەهاکان من زۆر خۆشەوە تا ئەمە زیاتر کاک سەبا مەبەستی بوو کە ئەم سیدیە ئەم بەرهەمەی دەنابیان لەگەڵ کاک جوانڕۆی ڕەحمەتیە ئەم بەرنامەیە دروست کە ئەمە تعزیێنیە ئەمە بەڕاستیتر ئەمێ سیدیە پێشکەشی جەماوەرەکە کاک ئەحمەدجان لە مەهامەکەمان تێگەشتی ینی بەرنامەکە ڕاستە ئێمە بۆ ڕۆحی پاکی جوانڕۆی غەدر لێکراوە بەڵام نامەنێ بە شێوەی تازیێماتە منی بێ و تا بە مۆسیقا و گۆرانی ڕۆحی شا دەکەین و ئەو بەرەمەش کە دوو ئەلبومە پێشکەشەکەین بە ڕۆحی جوانڕۆ ئەوە داهاتەکەش پێشکەشەکەین کاک ئەحمەد یاخوا لە شتا ساک بۆ سڵام بۆ میوانەکان تێ بەتایبەت ساڵ ئەحمەد دەروێش زۆر سپاس کاک ئەحمەد خۆشناوێتی خۆش بێت سپاس عەزیزم زۆر سپاس هەر حەزم کرد پەیوەندی بکەمەوە بەشدارم لە بەرنامەکەتان زۆر زۆر سپاس کاک ئەحمەدجان کاک ئەحمەد دڵ و گوڵ ڕۆحی سپاس دەکەم سپاس دەکەم فەرموو قلبو حازي مريم وبركة بملاوة قلبو حازي مريم اي بركة بملاوة وبزام داري دامم دامم دامكم كل يا قل زام داري دامم دامم دامكم كل يا دامكم كل يا مال بركة وسووا منزلكم سووا منزلكم وتماسى بلد من بوك في يدلكم بوك في يدلكم قلبوا حادي مريم ولاك رلم قلبوا حادي مريم ولاك رلم اي دم داري دم دامكم كل يا قل دم داري دامكم كل يا دامكم كل يا یاخوا دەستان خۆش بێت بەس کە جۆمان لەم گۆرانیە بێت کە جاری پێشوو ئەو دڵنیا بووم
زۆر دڵی لای ئێمە بوو ئەبێ سڵاو و ڕێز بنێرم بۆ داناغەنی ئەندامە دێرینەکەی تیپ مەسخای فۆکلۆری کورد و هاوڕێ دێرینی هەمومان وایە حەزەکەم من باسی کەم باسی دانا بکەم زۆر بەخوانانم بە دڵێکی دیار بوو من دانا بەڕاستی زۆر ئازاری پێرێش بۆ مۆزایی ڕەحمەتی جوانڕۆ بەڕاستی زۆر خەفەت بار بوو اینجا لەگەڵەوەشە من حەزەکەم باسی و کەمیچێک لە دامەزرێنەری ئەم تیپی ئێمە و زۆر هیلاک بۆ لەگەڵ منە ئێمە شەونخۆنیمان کردو بۆ ئەم تیپە دروستکەین و لە هەمووشی مهمتر ئەو ئاوازانەی زۆربەی کە دانرا داناینی ئازایەتی خۆی بوو بەڕاستی دانا و لەگەڵ منە خەریکە بووین بۆ دروستکردنی مۆسیقاکەی لەگەڵ ئەو برادرانی کەشە بە تایبەتی ئێمە لە تیپ ئێمە سەباح شێخانیش بەڕاستی ئەینەن ئەویش ڕۆحی شاد بێ بەداخەوە ڕۆحی شاد بێوەڵاو زۆر زوو بەجێهێشتین بەڵام دانا بەڕاستی دڵسۆزی تیپە دایمە ئاگای لە تیپە هەواڵە پرسێت ینی لە دوورە وڵاتیشەوە هەر ئیشەکاتەوە نێبی ئیش نەکات من خۆمە لەم فترە نزیکا بووین 6 مانگ لەمەوە پێش بوو بێکەوە لای سامانی پیانۆ کارێکی هونەری تازەی کرد ینی بەڕاستی دامرسا بەردەم حالیان نسا بۆی نردوم ئەو نوێی ماگەڕێتەوە بەڵام منیش چواری ماگەڕێمەوە یان یەکری نبین بەڵام هیوادارم بتوانم مۆسیقاغی بۆ تاوکەمە تا ئەو ڕۆژە کاکە دانای براشم هەروکو کاگەحمەوە گەڕا بە دوای ڕاستەنایەتیە مەسەن بۆ ئەم گۆرانەی عتاوڵای سەیمەنسوور وەکو گۆرانەکانی ئەوەی چێ نەجاری پێوتەوەی کە ساقی لە پەردە دەرهات جامی شەرابی هێنا خۆیە ینی بەڕاستی تیپ فۆلکلۆر ئەو ساڵانە ناڵەمەکو ئەم میلۆدیانە هەموو ڕاحتان کردەوە بەریا بەڕە بۆ دەنگی زڵاڵی کاگەحمەی شۆتە لەم گۆرانیە بەڕاستی من خۆم لەگەڵ یا ڕۆشتم لەگە گۆرانێکە ینی بردبوومەوە بۆ سەردەبێک کە ئەو هونەرە جوانە ئەو هونەرە ناڵم وەڵی خامی زۆر جوانمان هەیە لە هونەری کوردیە خۆزگەم گەنجانی کێشن ئەگەر تۆ لە مۆسیقای جوانکاریتیاکەی ڕەنگە لە داهاتوە خۆ ئەم شتە هەر بەم شێوەی نامێنێتەوە ڕەنگە بەهۆی مۆدیێرنەوە بەهۆیم دنیا پێشکەوتنەوە تێکەڵای مۆسیقای ئۆرکسترا و سامفۆنی هەرچیێکی بەڵام خامەکە مەشێوێنە خامەکە تێگمەیە بۆ خاطری خۆ ئەمە نەکەی بە ڕێکلامی جوانی لە دنیا نەبێ توانە لە دنیا نەبێ ینی مۆزیک چی لێ بکە ڕاستی ئەبێ سۆزەکەی سۆزەکە لە دڵەوەیە لە قورگ و لە توانای خۆتە هەبێ والله قوربان هەبێ ئەگەر ینی بەڵی سامڕۆ بە مەسلەی ئەجیزە تەتەورەکانمان کۆمەڵێش بەس مژدەیەکتان بەمێ بەڵام خۆی لە ئەسەوەسەوە ئەگەر خۆ دەنگ خۆش نەبێ مژدەیەکتان بێمە بڕیارێک دەرچووە ئەم نوع میلۆدیانە لە وەزیر ڕۆشنبیری خۆی سەپەرشتی ئەو میناکات بەڕاستی زۆر چاودێر بەسەر کە نابێ بۆ ڕێکلام و بۆشتی سەقەت بەکاربێ لە بۆ لە نەیاڵنەوە شێواندنی کولتورە واللهی دەست خۆشیان لێ بۆ بە یاسا دوو خاڵم هەیە حەزەکەم ئەو باس بکەم بەڕاستی هەستەکەم سەرڕێوی ئەو باسیەکەن ئێمە جاران ئاان و ئاواز ئەبرێت و ئەکرێ بە ناوەوە یا باز ناکەێت ئێستا مۆسیقا ژوای لاتەوە هەتا مۆسیقاوی تۆ بن لە شوێنێک لێ درێ ئەڵێن ئامادەمان کردێتەوە ئەستا مۆساقی من براوە بەڕاستی ئەوانێ ئیشەکان حەز ناغم نای کەس بێن و بەڵام شتەکان دیارە هەر ئاوازە مۆسیقاکەی منە کە دامناوە یا هی کاک بەختیارە هی کاک عەبدوڵڵا براوە و خراودە سەر گۆرانەسەواکەن ئەوای ئێستا کۆپی پێستێکەن ئەی بڕێت هی تورکیە بڕێ خاتەنەوەی ئەڵە لەو شتانێک کە برادری خۆشمانەوەکاتەوە ئەبێ ئەگامان لە یەکتری بێت چونکە ئێمە بە هەمان خزمەتەکەین قەیچی قەبانەوەکە نووسێ خۆچی تایە ینی ئامادەکردنەکە تۆگەی چیتیانە گۆڕی بێ بۆچی ناوەکە خۆی نانووسیت ئەمە یەک بەڵێ هیچێ لە شتە جوانەکانی کە ئێمە بەڕاستی حەقی خۆیمان ناوەتێ مۆسیقاش و ئاوازەکانیشە دروستکردنی کۆپلەکانە ینی ئێمە بۆ ئەوەی خۆمان سەرمێنین ئەبێ ڕتممان بیر نەچێت شێوازی ئاوازەکەمان بیر نەچێت ئەو دەنگەش لە هەمووشی مهمتر شعر ئامادەکردنی مۆسیقاکەش ئامادەکەم باس ئامادەکردنەکەیتی ئەوەی کە من باسیەکەم هیوادارم هەمومان ئێمە لە باتی پشتیەک بگرین نابێ پشتێک بینە عرس مەهماکان ئەوە چێ بۆ جوانبوونی وشەیەک لەسەر تەلەڤیزیۆن نابێ ئێمە زەرە لە برادەرەکان بین بەڕاستی دەست و چاو خۆش بە میران قەراخی و ژنەرمەندێکی لاوی ژەنیاری باڵەوان و شمشاڵیشا دەکو خوێندکاری کاکە جوانڕۆ بۆ تا گوڵی بەنادون زۆر ماجززیرە گەڵە دەنگ و ڕنگ زۆر پاکە چاو ماچەکەم میران قەراخی ڕۆحی دڵی کاکە سواس ئەنوە کوردستانی ژەنیاری سنتوری ساڵانی هەشتاکانی تیپی مۆسیقای میلی ئاژە سڵاو ڕێزم بۆ هەمووتان خۆشەویستانم مەجززیرە گوڵی نردووە سواسانەکەم چی هەیە گەر باسیەکەنی ئاچینە لای گۆرانی وڵای یەک پارچە مۆسیقامان ناوێ پارچە مۆسیقا کاک عەبدوڵڵا لەگەڵ باڵەبانێکە زۆر خۆشحاڵم
خۆشەویستانە من بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەش کرا جای تر ئێڵێمەوە میوانداری مەبەستمان زیاتر باسکردن بوو لەسەر مێژووی دێرین و مێژووی زیێڕینی تیپ مۆسیقای فۆلکلۆری کورد و هاوکات ڕۆحی جوان ڕۆژمان شاد کرد بە چەند پارچە مۆسیقا و چەند میلۆدیەکی جوان لە خزمەتان نبووینە میوارەیە ئێستاش پارچەی مۆسیقا پێشکەشەکرێ بە هاوکاری آخر بەرهەمە آخر بەرهەمە ئەگەر آخر بەرهەمە کاک ئەحمەدجان ئێمە آخر بەرهەمە لێرە ماڵاوی یەکەین تۆی چ نییە بە خۆشەویستانی بڵێ لەبەرەوە باشە ئێمە لە کۆتایی بەرنامەیە پێشی پارچە مۆسیقاکە پێشەکەین هیوادارم زانم کاک سەباح چیماوە بۆ بینەران بۆ بیسەران بۆ هەوادارانی هونەر بۆ هونەرمەندان بۆ ڕادووی گەڕیان کە ئێمە هەوڵین هەبتوانی خزمەتی شێوازوو ئەم سایلی هونەرە بکەین من سوپاسی هەمووتانەکەم بە تایبەتی ڕادیۆی گەڕیان ساڵانیشی زۆر بێک و کارمان کردووە لە مۆنتێر و دەنگەوە لە کاکە بورهانەوە بەڕاستی ئەمانە من هاوڕێ و برا و خۆشەویستی منن بە تایبەتی و کاک جەزا بۆ ئەم ڕادیۆ جوانە کە دەنگی ئێمە بە هەموو شوێنێکە گەیەنی کە بزانم ئەوە لایبە ینی من بە دیارە و دانیشم تا تاوە بێ هەزام خۆش شایدی چەند باش بێ و خراپ بێ من لەسەر نووسی و کاک جەزاوانەکانی تۆ بۆ ئێمە زۆر جەزا ئەمە باشە من سوپاسی ئەم هاوڕێیانە مەکەم تامان من یەک داوای لێبوردن لە هاوڕەکانی کەمەکەم کە لە تیپان و نەهاتون لەگەڵمانە عازفکەن بەڕاستی من ئەزانم هەمیان مەشغوڵن ئەزانم هەمی کارەکە ئەوەی بەپی ئەوەی توانای خۆمەکە کۆبووینەتەوە ئەمە زۆر بەسەری کردمان بەس دەبەرەوەی خاتی ڕۆحی کاگە جوانڕۆ هەروە نەڕات و ئێمەش بتوانین شتێکی کەمی بۆ بکەین بۆی ئەو سێدیانە بگەینێن دەستی خەڵکو جویان لە بەرهەمەکانی بێ سوپاس بۆ هەموو لایەکتان چاوتان ماچەکە من سوپاسی کاک سەباحی سنتور هونەرمەندی دێرین کاکە ڕەحیمی باڵەوان کاکە بەختیار کاک ئەحمەد دەریێش مامەسا عەبدوڵای خۆشەویست مامەسا ئێستا بە زەربی ژێبێنین کە چەند بەتوانایە لە زەربا کاک بورهان و سواسی کاک بورهانەکەم لە پشتی کامێرەوە کاکە ڕێباز هەموو هاوڕێکانم و خۆشەویستان هەرچەندێمە بووین بە تەلەڤیزیۆنش هەر ڕاهاتوونەوەن لە ڕادیۆی گەڕیان لە ڕادیۆی گەڕیانەوە پاش کەمێکی تر هەر ڕاستەوخۆ دوایان بەرنامەیە ناوبڕێکی زۆر کورد بەرنامەی هونەرستانتان پێشکەشەکرێ لەلایەن هونەرمەندی میلی بەتوانە هیوا عێراقی پێشکەشەکرێت لەگەڵ میوانی بەرنامە هونەرمەندی لاو میرشاد ئاری چاوەڕوانمان بن بەرنامەیەکی زۆر تایبەتەویش سوپاس بۆ ئامادەبوونتان وە سیدیەکەی کە بۆ ڕۆحی پاکی جوانڕۆی بیرتان نەچێت لە ڕادیۆ گەڕیان دەسەکەوێت و ئەگەر هەر نەشبوو بۆنێک ڕێگەخین لە بۆنەکەی دایانین و هەداواکاری هەمووتان ناو بەشبنتەیە زۆر سپاس یاوارێکتان شاد لەگەڵ پارچە مۆسیقاکە
دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ دەستان خۆش بێ